کانمان بکە کڵێشانمان بکە ئاوا جوان با هاتوومان لە کاتێک نوری قوربان کۆمەڵێ ڕێنمایی بەمێ نەبابە یان نه پێی بڵم چی بکە ینی بەگم لە سعالێرەوە بیگرە ئاوا هەیبەتی هەبێ بۆی جەمالیەت خۆی هەڵبژاردن یعنی جوانی ئەو کەسە یعنی جەمالیەت یعنی هەیکەل یعنی قات و بۆی باش و ئەو شتانە ئیتر فکر و معریفە هیچی توورێ نایانێ قوربان ئەگونێشەش جوانە بەڵێ بەجددی ئەوەی کەوا ئەمەیە کۆی کەمەوانێ لە نیتاقی ئەم بازنەیە و ئەم پرۆگرامی کە من بەدەستمەوەیە خۆ دەزانی ئینتیخابات تێگە یەکێک لە سیفاتەکانی کاندیدا کە دەرئەچێت جەمالیەت ویقار شەهامەت هەیبەت هەیکەل عەزەمەت تێگەی لەبەر زیاتر نەبێت لوتم لوتی نێنیتە پێشەوە جاوە هەموو ڕسمەکانی ئاوا بە نیو شیت بۆ گەورەکەم مووقیفی پاس نابێت چواردەوری نەکەم بە ڕسمی تۆ ئەمە توێگەی ئەمە پارەیەکی زۆر سەرفەکرێ بەسەر گشتی بۆ من خوا هەڵ ناگرێ ینی مافی خەڵک بخورێ ئەم هەموو پارەیە سەرفەکرێ بێ بە شێوەیەکی وا ئەم ڕیکلام و ڕیکلامات و ئیدعایاتە وا بێت ڕاستم بۆ داواجنەکان بگرم چی؟ ئەوە چی؟ مەتیوە تێکسووە تێگەی دەواجنی چی وشتی چی دەچێت بێ ئەدەب تۆ عەقڵە نەدەزاوە هەر دەریەکەم نه قوربان دوای هەڵبژار بێ ئیحترام جا گوێ بگرە قوربان هەچی شوێنەکە ها قەتعی ئەوەی هاتوو چۆ خەڵک پەڕینەوە هەموو ڕسمەکانی تۆکەم بۆوانەوە ماڵی خۆشمان ماڵی خۆتان یەک شوێن نامێ قوتعی مرورەوە نییە ڕێنمایی هاتوو چۆ هەموو ڕسمەکانی تۆی پێوەکەم یەک دەقە جواب نایەمەوە ئەوە ئەزانم کەوتیتە ماستاوکردن بۆم ئەتەوێ ئیشەڵڵا خۆمەزانم دەرەچم دەچوونەکەم سەڵ لەسەڵ مسۆگەرە تێگەی ئەوە لە ئێسەوانەیە پیرۆزمایی بکە بەس جوابی نایەمەوە قوربان هەچی خزم و عەشیرەت و ناسیایی من هەیە پێم وتون دەنگ بۆ تۆ نێن خۆمەزانم چیان لێکە ئەبێ دەنگم بۆ بن لەبەرەوەی کەماڵم و بە قۆزی بێ قۆزم و ئیحتیمامم ماوە بە خۆم و ڕەشیقم و تێگەی ئەنجا ئەمەش کە حەملەی ئینتیخاباتە ئەبێ هەموو کاندیدایەک هەوڵ با لە سەرەتاوانێ تێک قورزەڵ قورت احترام بەجددی ناخۆشی کردووە مەتیوە ئەمە کەفشتەیە بەجارە ئیشمان پێێتی قوربان ئیشمان پێێتی ئەم هەفتەیە ئیشمان پێێتی دوایەوە خۆمەزانم چی لێکە قەسەم بەخواتی یەکەی دوای ئینتیخابات لای من نامێنی ئیتر لە ئێسەوانێ مشوری خۆ بخۆ ئیتر بزانە سیارەیە بکڕە عەرەبانەیە بکڕە بخۆر سەوزە بفرۆشە لە لای من جێگە نابێتەوە لێ تۆ تێگەی جۆ بگرە نوری جان ئەمە مەسیریە بەسەر ئەشتە مەسیریە ئەبێ سیڤیەکەم دەوڵەمەند بێت ئەبێ ئەشیفم دەوڵەمەند بێت بۆ ئەوەی بڵێم ئەمە منم ئەمە هەم ئەمە تام لە بەردەمتانە بۆ خزمەتی هاوڵە داین قوربان ئەو لە دڵێ پڕ بێت بریش خەریکم ئەگەریم لەگەڵتا ئەزانم چۆتە زۆر دڵسۆزی ئیشەڵڵا بەم تەسویرەی من دەرەچی گەورە ئیشاڵڵا بە قوربانە بم هاوتاژیان شتەکان دەبێت جوان بێت شتەکان دەبێت معقول بێت چونکە ئەمە شتەکە مەسیریە نابێ بیڵین شەو ڕۆژ ناڕۆم بەس تەسویری بە قوربانە بم لەخەوە بەس بخەم نەگری تێگەی چونکە ئەمە بوجە نابێ بە خۆڕایی بڕوات بە قوربانی چاوم ئەبێ ئیحتیمام بە یەکێ لەو شتانی کە پێم وتی جەمالیەتە ویقارە شەهامەتە تێگەی ئەبێ هەوڵ بین حەملەیەشی دالێ بۆ دەگەم بەس بۆ داوازنەکە خەڵاتێگەیشتی ڕسمی داوازنەکە چونکە خەڵکی ئێمە زۆر مریشکە خۆن دەرئەکەین لە ڕسمەکە لە داوازنەکە یعنی ئەوە شتێکی باشە ئەمە تیوە تێکچووە کەر بووە لاشانمە ئەم داوازنەشی خەویتی وەزانی على كل يلا بروش ابي حمله شي باشم بوك خمن ابي شو كخوت زهني اقل للنشر مصير باتريبوت نكتو من شربها